dear student, how are you? Grade 9. In the chapter 6, in this lesson, look. In the chapter 6, in this lesson 8, in page 256, we have new lesson. It's called Prism and Cylinder. خنکران لوانی امرو مانا لچابتری ششاو کوتاوانی کباسی اکم و امرو ایتر کوتاوانی ماتماتیک لبشی ششا باسکم اویچه پریزم آن سلندر واتا چی؟ واتا پوازکو لولک باشا پریزم پوازکا سلندر لولکا باشا و اما امرو خنکران بو اوی ئەم بابەتە لامان ئاسان بێت چەند یاسایەک هەیە پێویستە تۆی خوێندکاری لەسەر پێویستە کە بیزانین و زۆریش گرنگە ئەگەر ئەم یاسایانە بەڕاستی نەزانین هەر پرسیارێک لەم بابەتەیە لەم لێسنەی ئەمڕۆیە بێتەوانێ بۆت تۆ ناتوانی حەلیکی و ناشتوانی شیکارکی بۆیە زۆر گرنگە تۆ یاساکان بزانیت و یاساکانت لەبەر بێت وەک وتم ئەمە کۆتاوانەی قۆناغی من باسەکەم و ئەمڕۆ کۆتایی پێێنم باشە خوێندکاران. Prism and cylinder. We have this important formula. You must need to know all formula. تۆ پێویستە هەموو ئەم یاسایانە بزانین. Formula of right prism and right cylinder area. کەواتە یاسای چییە؟ ڕووبەری پوازکی وەستاو و لولەکی وەستاوە. Basha. The first formula is called low row area, and the second formula is called surface area. The low row area for right prism, the low row area is the sign is L equal for right prism equal P times H. What is the P? P is perimeter of the base of the right prism. كواتا بي چيوي بنكيا لچيا لپوازكي وستا. Times H. What is the H? H is the high. چيا برزيا. برزي او پوازكي كلا برسارك هاي بچون. To find low row area in the right prism, low row area is the sign is L equal P times H. And surface area for right prism is the sign surface area is S, capital S, equal P times H plus 2 times B. P is the perimeter of the base, H is the height, B is the base area. روبري بنكي باشا كواتا بۆی من ڕووبەری گشتی بدۆزم و ئەکاتەی شێوەی بنکە چێوە کەڕەتی بەرزی و کۆی دوو کەڕەتی بەرزەکە دوو کەڕەتی بنکەکە. The low row area for right cylinder کەواتە تەنیشتە ڕووبەر کەواتە ببورن خوێندکاران بیرم چوو ئەو بڵێم low row area it means تەنیشتە ڕووبەر. Surface area واتە ڕووبەری گشتی. The low row area for right cylinder is L equal 2 times pi times R times H. Pi is always 3.14. كواتا نرخي pi چيا constanta نگورا همو كاتيك چيا 3.14. 2 times pi times R. What's the mean R? R is the radius. H is the height. كواتا دو كرتي باي كرتي راديوس كرتي برسكي هاكي آريشني وتيري. The surface area for right cylinder is equal 2 pi times R times H همان اشتلي دان راتو plus 2 pi times R by power 2 كواتا ليرا راديوس كم شيء بتواني دو أنوسم راديوس ني وتيري هر كاتي خنكاران لبری ریدیوس دایامیتر یابتو دایامیتر واتە تیرەی یابوو بەتۆ بۆ دۆزنەوە هەموو کاتێک وەرە دایامیتەرەکە دابەشین و کە ئەکاتە ریدیوس باشە ئێمە ئەزانین ئەگە بیرت بێ ئەگەر ئەمە بازنەیەک بێ
ئەمە چەقەکەی بێت بەممانەوە چی ڕێدیوس وایە بەڵام ئەی بەممانەوە چی دایەمیتر ئەمانزانی لەم چەقە بۆ ئێرە ئەمە ڕێدیوسە بەڵام تەواوی لاینەکە کە بە سنترال پۆینتەکەیە تێپەڕ بۆ پێوتێ دایەمیتر باشە کەواتە کاتێک دایەمیتەری یا بێ بە ئێمە وەرە دایەمیتەرەکە دابەشی دوو بکە یەکسەر چێکە ڕێدیوسەکە دۆزیتەوە باشە کەواتە مەرجە تۆ خوێندکاران ئەم یاسایانە بزانی زۆر گرنگەوە لە بەریشت بێ و هەروە چەند تێبینیەکمانەیە L lower area واتە تەنیشتە ڕوبەرە P perimeter of the base واتە چێوەی بنکەیە B base area ڕوبەری بنکەیە A surface area ڕوبەری گشتیە H high واتە بەرزی R radius واتە نیوەتیرە باشە خوێندکاران ئەمە بۆچی how to find lower area and surface area for right prism or right cylinder چۆن ئێمە تەنیشتە ڕوبەر و ڕوبەری گشتی بۆ کوازکی وەستا و بۆ لولەکی وەستا و ئەدۆزینەوانێ باشە ئەمە یاساکانە من بۆم باسکردی ئێستا لەسەر we have two example دوو نمونەمان هەیە the first example we have a picture of cylinder وێنەی لولەکێکم هەیە باشە بەمە ئەوتێ لولەک باشە find the lower area and surface area of the right cylinder use pi equals 3.14 you must find the lower area کەواتەی تۆ چەکەی تەنیشتە ڕوبەر بۆ ئەم لولەکە ئەدۆزیتەوە باشە to find lower area for the right prism you must remember this formula of the right prism کەواتە بۆ ئەوەی من بێم تەنیشتە ڕوبەر بدۆزمەوە جارێ بۆ ئەم سیلیندەرە بۆ ئەم لولەکە پێویستە من بێم یاساکەم بیر بێ باشە یاساکە چی بوو the lower area for right prism is the lower area for right prism is equal for the lower area for right cylinder equal L times 2L equal 2 pi times R times H and the surface area because this example asked us find lower area and surface area and the for right cylinder is as equal to pi RH plus 2 pi R square or R by power 2 کاتە پێویستە تۆ بێ ئەم دوو یاسایە جار لەبەرت بێت من بۆی پیشانە دێم بۆی بیرت خەموو ئەم دوو یاسای ئێستا لێرە ئەنووسم بە پێی دراوی پرسیارەکە لە یاساکانە دای ئەنێمەوانێ و چی ئەەکەم تەنیشتە ڕوبەر و ڕوبەری گشتی بۆ سیلیندەرەکە دۆزمەوە so the lower area as a sign lower area is L the lower area for right cylinder is 2 pi R H okay pi is 3.14 R is the radius but سێریکەم ڕێدیوسی ئێستا ئەمە چی ئەمە سێرکڵێک نییە بنکەی ئەم سیلیندەرە سێرکڵ ئێمە زای هەموو کاتێ بنکەی لولەکێک چییە بازنەیە کەواتە ئەم بازنەیە نیوە تیرەکەی ئەها ئەگەر ئەمە بێت تیری یاوە بە من we given diameter from cylinder diameter یاوە بە من to find radius from diameter always to find radius the diameter divided to diameterەکە دابەشی دووەکەم the diameter is 8 divided to equal R equal 4 kawata so the radius of the cylinder is 4 and the pi is 3.14 so and the highest is 5 kawata berzi am lulaka lero boira khoyati chana 5 diameter yabو من لاري diameter ko radius am dozi وكرديا چند شوار شوم diameter كم دابشي دو كر radius كم دوزي وانه وچيش يابو من پایش ابي بيزاني اگه نشاله پرساره بتو كچنا 3.14 كواته يا ساكم زاني بپی او دراواني كلا پرساره كاتي بمن اسم ام دراوانه لا ساكا دانم 2 times pi 3.14 and the radius is أما times 4 and the highest is أما highest okay برزكيتي 5
هەموو ئەمە تایمسکە 2 times 4 8 8 times 4 times 5 20 ئەکات 20 times 2 کە 40 ئەکات 40 times 3.14 کە ئەکاتە چەند 125.6 سنتیمتر سکوێر سانتیمتر دوو جار شکەمانە مووی سانتیمترم باشە کاتە بەم جۆرە لۆرۆر ئێریا دۆزمەوە and how finding surface for right cylinder چۆن ئێمە سورفیس بدۆزینەوە ئەها بۆی تێکەڵ نەبێت بۆ ئەم سلندەرە the surface area for the right cylinder is 2 pi rh plus 2 pi r square 2 pi rh چەکە ئەها لەسەرەوە دۆزیمانەوە خوێندکاران چەنی کرد ئەمە نەبوو 2 pi rh چەکە ئەمە بوو کردە چەند 125.6 سنتیمتر سکوێر plus 2 times 3.14 ڕێدیوسەکەم چەنە چوارە بە توانی 2 ئەکاتە چەند 16 بە هەمان شێوە ئەمە ئەکاتە 16 کارتی دوو کارتیەوەکەی دواتری هەردوو بڕاکە کۆ ئۆکەی تاوانێ ئەکاتە چەند 226.1 سنتیمتر سکوێر کاتە بەم جۆرە ئەمە ساتین سورفیسەکەشمان دۆزیەوە باشە خوێندکاران ئەنجا یەم بۆچی we have another example sorry this picture is a prism ئەم وێنەی کیاوێتی بە تۆ خوێندکاران چییە پوازەکێکی وەستاوە the base of the پوازەک بنکەی ئەم پوازەکە چییە ئەگەر سەیری ئەمە ئەوشکە بنکەکەی چییە is a triangle سێ گۆشەیە باشە لەوانەیە زۆر جار چوار گۆشە بێت لەوانەیە لا کێشە بێت باشە کەواتە لە پوازەکە بنکەکان مەرجنی هەر سێ گۆشە بێت لەوانەیە چوار گۆشە بێت لەوانەیە نەلا کێشە بێت باشە کاتە مەمەوتە پوازە and from this example find the lower area of the right prism داوای چی دەکات داوای تەنیشتە ڕووبەرت لێ ئەکا بۆچی بۆ ئەم پوازەکە بەڵام ئێمە ئەزانین پێویستە تۆ بە یاساکە و لەبەر بێ یاساکە ئەکاتە چی بۆ لۆرۆ ئێریا بۆ ئەم پوازەکە ئەکاتە چی the lower area for prism L equal PH the highest بەرزەکەی چەنە 4 بەرزەکەی چەنە 4 باشە باش پی چی بوو وتم پی پێریمیتەرە وایە چۆن چێوە ئەدۆزمەوانە باشە چۆن پێریمیتەر بدۆزمەوانە باش کەواتە خوێندکاران بۆ ئەوەی من بێم چێوەی ئەم چێوەیە بدۆزمەوانێ چێوە چییە مەبەستی بنکەکە چیە لێرەیە لاکێش سێ گۆشەی لێرەشە سێ گۆشە باشە کەواتە سایدێکی لێرەیە یاوە بە من چەنە بۆ ئەوەی من بێم تەواوی سایدەکانی ئەم سێ گۆشەیە بدۆزمەوانێ کە ئەکاتە پێریمیتەرەکەی ئەگە بیر بێت کاتەکان ساڵانی پێشوو کاتێک لە قۆناغەکانی پۆلی 4 و 5 سەردایە پێریمیتەر بۆ پۆلیگۆنێک هاتین هەموو سایدەکانمان کۆ کردەوەیە کەواتە لێرەیە وای دانێ ئەم پوازەکە ئێسام سێ گۆشەیە ئێمە پێویستە ببین سایدی ئەم سێ گۆشەی هەمووی کۆکینەوە باشە چۆن کۆیەکەینەوانێ ئەمە سێ گۆشەیەکی چییە گۆشە وەستاوە ها ئەمە سێ گۆشێکی گۆشەوەستاوە درێژی لایەکیەوە بە من دووە یەکی کەسێ ئەگە منە مەم دۆزمەمانی وایە مەم دۆزێتە کێشەم نییە کەواتە چی دیارنی ئەو لای کە بەرامبەر ڕایت ئەنگڵەکەیە کە چییە هایپۆتینیۆسەکەی ژێکەی ئەمە ئەیە ئەو بیە ئەو سیە سیم دیار نییە کەواتە ئەم سیەکە ئەدۆزمەوە جارێ so to find HB the hypotenuse name it HB hypotenuse ناوی چه HB ئەکاتە چی 2 by power 2 یان بەم جۆرێکی
2 by power 2 plus 3 by power 2. 2 by power 2 equal 4. 3 by power 2 equal 9. 4 plus 9 equal 13. اما چیه؟ HB بچی؟ بتوانی دو. سی بتوانی دو. بلا من چیم اوه؟ بتنها HB اوه. کارت taking square for both sides. هر دو ورد ولا رق ورقين. So HB as سيانزا لجر رقنات. درو بتنها رقك خوي داني نقولش معك شاو. اما من اسا هر سلاكم دوزي كاتم سايدا شنا رقي سيانزا. كواتا بوي من بيريمتر بدوز موانه يم هر سلاكا كوكمانه. هر سلاي بنكي بوازكا كسر سيغوشي وخارج سيغوشي كوي كمانه. كاتا چي 3 plus 2 plus رقي سيانزا. كاتا چن 3 كوي 2 5 كوي رقي سيانزا. ليري اما وازي لبنا باشا چكا برقي سيانزا بكينو انجاتوين لنقل رقي 5 كوكينو. كواتا اسا من بيريمترم هي باشا هاي كشم هي برزكشم هي ام دو دراوا لم يساعدانيمو ال بيكم چنا 5 plus square root 13 times اتشكم چنا 4 باشا انجايم كواتا اتشكم چنا number 4 multiply number 4 to the inner bracket. Multiply number 5 and the number 13 كات. am number 4 هما times سينو bracket كي كم كان number 5 و number square root يسيان زي 5 times 4 equal 20. امش number 1 بردما كي كات 4 square root 13. كواتا بم جورة خن كارن كواتا لا بريزما لا پوازکی وستاوا کاتێک داوای لەورۆ ئێریەی لێ کردی تەنیشتە ڕووبەری لێ کردی لەورۆ ئێریا کاتە چی ئەکاتە p times h p چییە p پێریمیتەرە پێریمیتەر چۆنە دۆزیتۆ لە ڕێگەی بەیسەکانەوە بەیسەکانی هەردووکی چییە سێ گۆشێ ئەگەر مەم دۆزیۆمانەوە ئەم دۆزیێتەوە یەکشتن لێرەیە چیەوە بە من دوو سێیەوە بە من لێرە ئەمە ڕایت ئەنگڵێکە کەواتە بۆی من بێم ئەم سایدە HBش بدۆزمەوانێ یم بەپێی فیساگۆریان سیۆرم بەپێی یاسای فیساگۆر دەیدۆزمەوە کە ئەم لە سایدە دووجاکەم پلەسی ئەو سایدە یەکەم دووجای ئەەکەم ئەم سایدە دووجا ئەوەشیان بە هەمان شێوە دووجایەکەم دوو بەتوانی دوو چوارەکە سێ بەتوانی سێ نۆەکە هەردووکی هۆکینەوە سیانزەکە ئەمە چیە ئەمە HBە بەتوانی دوو باشە HBە بەتوانی دوو پێویستە من بێم نرخی بەس HB بدۆزمەوە بەتەنهایم ڕێک بۆ هەردوو لارێک من کاتە ڕێگی سیانزە کاتێ ئێستا من HBم هەیە ئەم سایدەمە ئەمەشم هەیە پێریمیتەریش لە قۆناغەکانی ساڵانی پێشوە فێری بووی کە این هەموو سایدەکان کۆئۆکەینەوە اینجا پێریمیتەرە چێوەیە کاتە 2 پلەسی 3 پلەسی ڕێگی سیانزەی ئەکەین ئەمە چییە ئەمە پێریمیتەرە 3 پلس 2 پلەسی ڕێگی سیانزە 3 پلەسی 2 5 ئەمە لە بەروی ڕێگە بەڕێگەکەکەینەوە ئەنجا کۆیەکەینەوە بۆیە وا دامان ناوەتانێ ئەنجا این چەکەین سا پێریمیتەرم هەیە هایەتەکەم بەرزەکەشم هەیە یەم چەکەم هەردووکی لەم یاسادانینەوەنێ پیەکە کە ئەمە کەڕەتی ئەوی ئەەکەین بەم جۆرە چوارەکە کەڕەتینەوە براکێتەکەین 4 کەڕەتی 5 20ەکە 4 کەڕەتی ڕێگی سیانزە کاتە 4 ڕێگی سیانزە کات و ئەمە چ لەورۆ ئێرەیە بۆچی بۆ ئەم پریزمە بۆ ئەم لولەکە بەم جۆرە خوێندکاران هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆ کۆتاوانێ و سەرکەوتوو بن و بە هیوای سوود بێنین.